ئەچینە لای تەوەری دووەمان لە تەوەری دووەماندا باس لە نوێترین دیزاینەکانی جلوبەرگی پیاوانەکەین، باس لە شێوازی دوورین و شێوازە جیاوازەکانی دوورینی جلوبەرگی پیاوانەکەین و هەروە باس لە دیزاینە جیاوازەکانەکەین، هەروە باس لە کۆمەڵێک لە مێژووی دوورینی جلوبەرگی کوردی و بزانین ئەم مێژوەکەی چۆن بوو لە کوێوە هاتووە. بە میوانداری زۆر بەڕێز ماوەت مەحسووم وەکو بەرگدرووێکی ناسراوە. سڵاو لێبێت و بەخێر بێت. زۆر سپاس. بەخێر بێت کاک. جەنابتان دەکەم. سڵاو لێ. بەیانین گۆش باش ئینشاڵڵا. سوپاسی جەنابتان دەکەم. زۆر باشە. وەکو بەرگدرووێکی دێرین با سەرتا لە مێژووی بەرگدرووریەوە دەست پێ بکەین. بەڵێ. مێژووی بەرگدووری من دەگەڕێتەوە لە بۆ باپیرانم. بەڵێ. ساڵانی بیستەکان پاش جەنگی جیهانی یەکەم. ئەو کاتەی کە جەنگی جیهانی یەکەم کۆتایی هات، ئەوانەی کە لە تورکیا و لە منتقەی سووریا کە پێیان دەگوتن ئەرمەنی ڕوویان لە کوردستان کرد. ئەو کاتە شێوازی چاکەت و پانتۆڕ و پاڵتۆ هینایەنە کوردستان وەکو بڵێ کردیانە باو لە هەموو دائیرەکان و لە هەموو شوێنەکانی ڕسمی. باپیری من ساڵی 1929 دەستی بەو کارە کرد. ئەو کارە لە باپیرانەوە لە بۆ ئێمە بەجێماوە. هەر باپیرت نا باوکی بەڕێسان هەمان کار بەرگدرووێکی دێرینی شاری هەولێرە و ئامۆزاکانت خاڵۆزاکانت ئەگەر باسی گەوانیش بکەین. بەڵێ. ئێستا کاری ئەوان چی ئایا هە لەسەر کاری بەرگدرووی ماون وەکو ئامۆزە و خاڵۆزاکان؟ ئێمە لە زیاتر لە دەفەڕعی ئەساسیمان هەیە. هەموو ئامۆزاکانم، هەموو براکانم تەنها یەک برام نەبیتن ئەو کاری دادوەری دەکاتن. ئەجینا هەموو براکانم لێرانە لە سلەیمانی دەوەند معسووم لە سلەیمانی کاری بەرگدرووی دەکا. هەڵمەت لە سوید، هەڵکەوت هەمان شوون لە سوید. کوڕەپورەکانم لە ئەڵمانیا لە ئیسن سەهەند و لە هەولێر سروود و سامان. ئەم حەز و خۆشەویستیە لەناو هەمووتانە بۆ کاری بەرگدرووی هەر لە دێرینەوە دروست بووە. لەناو هەمووتان ئەم خۆشەویستیە بۆ بەرگدرووی هەیە؟ ئەم کارە لە دوای ئەوەی کە باپیرانمان بەردەوامی بوو لە بەرگدرووی ئەنجاماوە بۆ باوکم و بۆ مامەکانم. لە شاری سلەیمانیش ئامۆزاکەم خوالی خۆش بوو دلێر ماما بەرگدروویەکی ناسراوی کوردستان و عێراق بوو. ئەویش بیدایەتی لە هەولێر و دوایش لە سلەیمانی بەرگدروو بوو. ئێستا برایەکانی بە هەمان شێوە لەگەر نەوەکانی برای بەردەوامن لە کاری دوورمان. وەکو لۆم باس کردی ئێمە هەموو ژیانمان بە بنەماڵە بۆ کاری دوورمان تەرخان کراوە. زۆر باشە. ئێوە کە بە بنەماڵە خەریکی ئەم کارن و هەندێک شتان لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە دەرەوەی وڵات خەریکی ئەم کارەیە و بەڕێزیشت لە دەرەوەی وڵات چەندین ئەزمونت هەیە. تا چەند گرنگم ئەزمونەی کە بەڕێزت هەتا بیگوازیتەوە بۆ نەوەکانی ئێرە لەوانەیە ئێمەش چەندین کەسمان هەبێت کە کەسی دەستڕەنگین بێت بە هەرەیەکی هەبێت لە بواری دوورینی جلوبەرگدا، بەڵام دەرفەتی بۆ نەڕەخسابێت. ئەو دەرفەتی بۆ نەڕەخسابێت کە پەرە بە بەهرەکەی بات و زیاتر بەرەو پێشەوە بچێت. تا چەند گرنگە ئێوە بتوان ئەزمونەکەی خۆتان بگوازنەوە بۆ ئەوان؟ بەڕاستی ئێمە بە هەموو نەوەکان لە بابمەوە لە باپیرمەوە هەوڵی وەمان داوە کە ئەو ئەزمونە بگوازینەوە بۆ نەوەکان و بۆ خەڵکی تریش. بەڵام مایتەوە سەروەی خەڵکانی تر وەکو ئێمە ڕەغبەتیان لەو ئیشەیە ئەوە لێروکانە خاڵێکە. بەڵام من بەش بە حاڵی خۆم هەستاوم بە پێشکەوتنی دوورمان، یعنی هەستایمە بۆ ئەوەی بتواندرێتن بەرگدروو لە خاڵێکدا نەوەستێتن. سوودم وەرگرتیە لە پێشکەوتنەکانی دوورمانی فەڕەنسا و ئەوروپا بە تایبەتی هەموو بەگشتی. چەند ساڵێک پێش ئێستا، زیاتر لە 15 ساڵ پێش ئێستا، من بڕیاری وەمدا کە لە ئەوروپا
ئەو دیزاینانەی وەکو چاکەت و پانتۆڕ و پاڵتۆ دەدروێتن بیگوازمەوە بۆ کوردستان بەو شێوەیە کە لە ئەوروپا دەکرێتن. جیاوازێکی زۆری هەیە؟ جیاوازیەکەی لە دوو شێوازە لێروکانە ئێمە تووشی دوڕیانێک دەبین یان ئەوە تا دەبی ئێمە پەنا بۆ کارەکانی هاندمێندی دەست ببین ئەویش کە لە ئەوروپا زۆر باوە و کاری پێدەکرێت یاخود پەنا ببین بۆ ئەو ئامێرە پێشکەوتوانەی کە ئێستا لە جیهان کاری پێدەکرێت لە خەیاتی ئەمەی کە لە وێنەکان ئایبینین سەرشەکە ئایبینین ئەمە وێنەی کارەکانی بەڕێستانە و هەندێک وێنەی دیێرینی تیابوو کە وێنەی باوکی بەڕێزت وە ئەو کەسانی کە لە دوکانەکەی ئێوەیە کاریان کردو ئەگەر باسێکی وێنەکانمان بۆ بکەیت. بەڵێ ئەوەیان ئەو وێنەی کە تازە بیریوتان ئەمە پاڵتۆیە پاڵتۆ وەکو حەزێکی خۆم من جگە لە چاکەت و پانتۆر زۆر بە حەز بە دوورینی پاڵتۆ دەکەم بە تایبەتی لە مانجی کانونی یەکەم و کانونی دووەم لەو دوو مانگەدا ئەو وێنەیە وێنەی وەستا مەعسوومی خەیاتە بە ڕەحمەت بی باوکم لەگەر وەستا مامەی خەیاتی مامم باوکی وەستا دلێری ڕەحمەتی ئەوە ساڵی پەنجایەکانە لە هەولێر ئەو وێنەیان بەڵێ باشە ئەو وێنەیە وەستا دەوەندا دەوەندی برام ئێستا لە شاری سولەیمانی بەرگدروێکی ناسراوی شاری سولەیمانیە کاری بەرگدرو بە هەمان شێوە بەردەوامە لە جلی کوردی و لە چاکەت و پانتۆڕ و پاڵتۆ بەڵێ ئەو وێنەیە وێنەی باوکمە لەگەر هاوڕێکانی بە هەمان شێوە ساری هەشتایەکانە ئەوەی لە لای سەرمەچینەکە دانیشتووە ئەوە باوکمە خەریکی کاری دوورمانە. باشە بەڵێ ئەگەر هاوکارانم وێنەکانمان گەر وێنەی ترما بێت بۆی کە وێنەی تر بینین کاک ماوەت ئێستا زۆرن ئەو کەسانی کە کاک ماوەت ئەگرنگە بەلا مەسەر ئەم وێنەیە قسە بکەین ئەمە چی ئەم وێنەیە ئەو پاڵتوەیە کە باست کرد نەخێر ئەمە قوماشەکەی قوماشی شاڵە باشە شاڵە و بەڵام بۆ چاکەت بەکار هاتووە شاڵە بۆ چاکەت بەکار هاتووە باشە ئەمە شاڵی زاخۆیە شاڵی زاخۆیە یەکێک لە شتە جوانەکانی کە من پێم جوانە شتێکی نایەبە هەم قوماشەکەی لە کوردستان دروست دەکرێت و هەم دوورمانەکەشی لە کوردستانە کە ئێمە دەیدورین ئەمە تایبەتمەندیەکی خاصی هەیە بەڕاستی تایبەتمەندیەکەی وەی لەوەیە کە ئەو شاڵە دەبی خەتەکانی هەمووی وەچی یەک بیتن هیچ پارچەی نەکەویتێ هەرچەندە بەری شاڵەکە 32 سانتیمە 32 سانتیمە بەرام فەنیاتی وەی لەوەیە لەو 32 سانتیمە چۆن ئەو چاکەت و پانتۆڕە هیچ پارچەی ناکەوتێ و بە شێوازێکی زۆر منتەزەمیش ئەگەر سەیری خەتەکانی بکەیت کاگماوە داواکاری لەسرە بەم جۆرە تۆ شاڵ بەکاربێنیت بۆ دروستکردنی قادیان چاکەتێک زۆر تایبەتە زۆر زۆر تایبەتە ئەو کەسانەی کە بەڕاستی زمانێکی زۆر چاکەت و پانتۆڕیان پۆشیوە ئەوان زۆر حەزی لێ دەکەن لە قیمەتەکەی دەزانن سەر باشە بەڵام کارێکی تۆ زلەوان چە ئەستەمتری جێ بە چاقاتەکانی تر کە بیدووریت تۆزەک زۆر زەحمەتترە لەبەروەی هەر پارچەی لە شاڵەکەی کە دەیکێەوە ڕەنگێکی خۆی هەیە چەند ڕەنگەکی لێ دروست دەبیتن شاڵ لە ناحیەی جەوهەرەکەی تۆ دەبی بتانی ئەو جەوهرانە لە گەریەک تەنسیق بکەی چاکەتەکە نەشازیەک پێشان نەدات بۆ پانتۆڵەکەش هەمان قماش بەکاریت نەخێر ئەم شاڵە نابێت بۆ پانتۆڕ بە تەنها وەکو چاکەتی کراژۆلی سپۆرت بەکاردێتن بەڵێ کاک ماوەت ئێستا زۆرن ئەو کەسانی کە لە بواری جلوبەرگا کارەکەن و ڕەنگە بەروکدرو بێت ناوی خۆی نابێت دیزاینەر و کۆمەڵێک شتی دووبارە بکاتەوە لە شوێنەکەی خۆیان لە شوێنی کارەکەی خۆیان کاتێک بەرگدروی ئەکات بەڵام ناوی خۆی ناوە دیزاینەر بەڕاستی دیزاینەر ڕاستەقینە چییە؟ بەڕاستی دەمەوێت ئاماژە بۆ خاڵە بکەم دیزاینەر دەتانم برێم لە کوردستان ئەگەر بەڕاستیتان لە بۆ باز بکەم لە کوردستان لەوانەیە یەک کەس دیزاینەر بووبی ئەویش باپیرەی من بووبی
لە ساڵی 42 مۆدیلێکی دانا بە ناوی دیموکرات بە ناوی حرەکەی قازی محەممەدی دیموکراتی ئیران. ئەو مۆدیلە هەتاوەکو ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باکوور لەبەر دەکرێتن. ئەو شێوازە دیموکراتیا دروستکراوێکە لە بینی جلی کوردی و لە بینی چاکەت و پانتۆڵی ئەوروپی. قۆڵەکەی چاکەتیە یاخەکەی چاکەتیە بەڵام لەگە شەروار لەبەر دەکرێتن لەگە شەروار لەبەر دەکرێتن پێشەکەشی سێ دوگمەی هەیە وەکو ستارخانی. ئەو مۆدیلە یەکەمین جار باپیری من عەبدولفەتاح خەیات ئەو مۆدیلەی دامەزراندنیە دەتانم برێم یعنی بە دیکۆمنتی برێم دیزاینی ئەو جۆرە جلکەی داناوە. بەڵام بەداخەوە ئێستا کەشتەکان دەبینین ئێمە لە تەلەڤیزیۆن و لە ڕاگەیاندنەکان هەر خەڵکێک باسی دیزاین دەکات. دیزاین شتێکی زۆر گەورەیە. هەموو ئەوروپا چەند دیزاینێکیان هەیە. تورکیا دوو دیزاینی هەیە. هەموو تورکیا دوو دیزاینەری دوو دیزاینی هەیە. ماری ڤەقۆ خۆیان بە دیزاین دەزانن. باشە لە تورکیا چاکەت و پانتۆڕی یاخە سەراوێلی دوو دوگمە دامەزرێنەرەکەی ئەوان کە ئەڵی دیزاینەر واتە بێت داهێنان کات لە بۆ ئەم پۆشاکەیە بەڵام دیزاینەرەکان هەندێک جار ئەم چاکەتە دووبارە ئەکاتەوەڵێ من دیزاینەرم. بەڵێ با نمونەیەکی بچووکتان بۆ بینم لەسەر دیزاین. بۆ نمونە بە تۆزێک نمونونەکانمان لەلایەکی دیکە بیلۆی تۆزێک تەوزیح بکەینەوە. بۆ نمونە تۆ سیارەیەکی مەسەلەن برێ مارسیدیس دەبینی. ئەگەر بێت و هەموو لۆگۆکانی مارسیدیس لەناو ئەو سیارە لابەری بەڵام جەنابەت دەزانی کە ئەوە مارسیدیسە. ئەوە معنای دیزاین. ئەوە معنای دیزاین. بە هەمان شێوە توێتە ئەگەر هەموو لۆگۆیەکانی توێتە لەسەر ئەم سیارە لابەی خەڵکانێکی گەلک زۆر یەکسەر ئاماژە بۆ دەکات دەرێەوە توێتەیە. ئەوە دیزاینە. دیزاین ئەوە ناگەینیتن کە چەند خەتێکی لە سیارەکەی زیاد کردیە یاخود سوڵغەکەی ڕەنگەکەی گۆڕیە یاخود ئاوێنەکانی بە شکلێک کردووە دەرێ ئەوە ئەمن دیزاینەرم. ئەوە ناکات دیزاینەر. بە هەمان شێوە لە جلی کوردی و لە چاکەت و پانتۆڵی ئەوروپیش چەند مۆدیلێک هەیە. چەند مۆدیلێک هەیە. ماتەبەقای دیکە ئەگەر بێت و خەتێک زیاد بکە یاخود پاکێتی جێبەک زیاد بکە یاخود دوورمانێک بە ڕەنگە چی دیکە بەکاربیینی لەسەر قوماشەکە لەسەر چاکەتەکە بەڕاستیەوە بەیت شێوەیەک ناکاتە دیزاین. دیزاین شتێکی گەورەیە. دیزاین شەهادەیەکی گەورەیە. ئەو کەسانەی کە دیزاینەرن لە چاکەت و پانتۆڕ هەتاوەکو ئێستا لە جیهاندا چەند کەسانێکن یاخود لە جلکی کوردی بۆ نمونە یعنی ئێستا بۆتان باز بکەین مەسەلەن ستارخانی ئەوە وازحە. ستارخانی شای ئیران ئەو شێوازەی پۆشیوە کە دیزاینەکەی لە کوردستانی ڕۆژهەڵاتە. یان مەسەلەن مەحموودی بە هەمان شێوە. چاکەت و پانتۆڵیش چەند مۆدیلێکی هەیە بەڕاستی. مۆدیلی سەراوێنی هەیە، مۆدیلی یاخەڤی ئەمریکی و بەریتانی هەیە. چەند مۆدیلەکەن. ئەو مۆدیلانە دیزاینەر داینایە. دیزاینەرکانیش خۆیان بە ساحێبی دەزانن و سابتە. زۆر باشە. ئەگە بمانەوێ قاتێکی جوان بێت لای خۆمان هەر بە زمانەکەی خۆمان کاڵە قاتێکی زۆر سنووقی و زۆر جوان دەرچووە بێ مەرجەکانی چی تیابێ ئەو قاتە چۆن بدورێتە قاتێکی زۆر جوان دەربچێ بۆ پیاوان. بۆ پیاوان دەمێ ئەو ئاماژە بۆ نقطەیەش ئەوە سپاس دەکەم. ئەوە خاڵێکی زۆر باش و جوانە بەنسبەت ئەو نقطەی کە جەنابەت باست کرد چەند شتێک هەیە. یەکەم شت نەوعی قوماشەکەیە ئەگەر بتەوێتن چاکەت و پانتۆڵێک ئەو چ لە جلکی کوردی چ لە چاکەت و پانتۆڕ هەرچەندە ئەمن اختصاسم چاکەت و پانتۆڕ و پاڵتۆیە بەڵام بەعام کە باسی قوماشەکە دەکەین ئەو قوماشە ئەساسیەتێکی خاصی هەیە. ئەو کەسەی کە چاکەت و پانتۆڕ دەکاتن یان پۆشاکێکی جوانی دەوێ
دەبی چەند معلوماتێک هەیە لێی بزانیتن بۆ نمونە ئەو قوماشە نزبەی چەندی سلکە کە شتێکی زۆر ئەساسە لە قوماشیدا هەبی و نزبەی چەندی مەرینۆیە ئەوەش ئەساسە و چەندی وڵە و ئەگەر بەشێکی دیکەشی بەرێن بە لە 120 پۆلستەربی ئەمە شتێکی ئەتیادیە و قوماشەکە چەند ئێسە ئەوەش ئەساسە قوماش چەندی ئێسی بەرزتربی ئەو قوماشە خاو و جوان دەکەویتن با بڵێن وەکو قژی ئافرەت ئەگەر طبیعیبی کوڕادەوەستیتن قورسەوەسێ ڕێکەوەست جوان ئەوەستێ دەکەوی ئەمە کەسێکی ئاسایی لەمە تێگا لەمە ئازانێت دەبی لێ بزانن دەبی بەڕاستی ئەو مۆزوعانە هەمووی باز بکرێتن بە دقیقی بۆ ئەوەی خەڵک تەأسیر لە باری ئابووری نەکاتن ئێستا ئەمە شتێک دەبینم لە بازار خەلەلێکی زۆر گەورە دەبینم لە بازار ئەو جرک و کاڵانەی کە لە بازاردا هەیە بەڕاستیتان پێ برێم زۆربەیان ئەکسپایر بووە بۆیە یەک جار دەشورێ و جارێکی دیکە لەبەر ناکرێتەوە هەیە بەرێ طبعاً هەموو قوماشێک جگە لەو قوماشەی کە لایلۆن بی ئەگەر قوماشەکە کەتان بی یان قوماشەکە نسبەتی زۆر سلکی تێدابی یان قوماشەکە وڵی تێدابیتن پاش 5 سار پاش 4 سار ئەو قوماشە بەرەو ستۆک بوون دەڕوە بەکاریش نەهێنرێت نابی بەکار بێ ستۆک دەبی بگرێتەوە ئیعادەی تەسنێ جارێکی دیکە سوودی لێ وەربگیرێ بەڵام بەداخەوە ئەوەی ئەمن دەیبینم 4 سارە لە کۆگایە ئەو قوماشە ئەو چاکەتە کە دەگاتە ئێروکانە 4 سارە لە کۆگایە 5 سارە لە کۆگایە دوایە دەگاتە ئێروکانە سیزۆنەکەی ئەستن هەر نەمایە هەردا بەزیە بۆیە کاتێک یەک جار دەشورێ یاخود 2 جار دەشورێتن ئەو کەسێک کە بەکاری دەینیتن تووشی زەرەرەکی زۆر دەبی بۆیە پێویستە ئەوە بزاندرێتن کە ئەو کاڵایی دەیکڕیتن سەبەبەکەی چییە خۆی ناگری بەڕاستی ئەو وەزعایە ئابووریەی ئێستا لە ناوچەکە هەیە بەگشتی ئەمە تەسیراتێکی زۆر خراپی هەیە پێویستە بەوەی خەڵک باش بزانی چال دەبژێری ناکرێ هەموو مانگ پۆشاکەکانی خۆی نوێ بکاتەوە و جارێک بیشواتن و تەلەف بیتن و ئەوە دەبێتە مایەی تەسیرێکی یەکجار زۆر لەباری ئابووری ئەو خەڵکە و لە وڵاتەکەی ئێمە کاگماوەت سەبارەت هەر بەجلی کوردی هەرچەنە بەڕێزت باس لەوە کرد کە زیاتر اختصاسە لە قات و چاکەتایە بەڵام سەبارەت بەجلی کوردی چۆن ئەتوانین جلوبەرگی کوردی بەڕاستی بکەینە براندێک پۆشاکێکمان هەبێت تایبەت بە جلوبەرگی کوردی ئەمە براند بێت کە لە تەواوی وڵاتانە دەنگ باتەوە بەس بەڕاستی جلوبەرگی کوردی بێ جلی کوردی جلێکی زۆر جوانە بە هەردوو شێوازی ئی پیاوانە و ئی ئافرەتانی ئەگەر ئێوە سەیری میرەجانەکان بکەن سەیری پێشەنگاکان بکەن سەیری بۆنە تایبەتەکان بکەن جلی کوردی لە ئافرەتان و لە پیاوان لە پێش هەر هەمووانە سەبەبەکەی دەگەڕێتەوە لۆ چەند خاڵێک لەبەروەی جلکی کوردی ئافرەتان و پیاوان هەموو ڕەنگەکان بەکاردێنن جلکی کوردی بەڕاستی لە پێشەوەیە و دەمینێتەوە سەر چەند لایەنێک هەیئەتێک بۆ ئەوەی ئەو جلکە بە بڕاندی جیهانی بناسێنیتن بەو شێوازەیە کە ئەمن باسی دەکەم بەڵام ئەگەر بمانەوێتن بڕاندێک لە کوردستان دابمەزرێنین براند پێویستی بە قۆناغە بە چەند قۆناغێکەیە ئەمە نابی یەکسەر تموحەکەمان ئەوە بیتن یەکسەر داوای وەی بکەین لە کولێژ وەربگیرێن جارێ دەبی بچینە قوتابخانەی سەرەتایی ئەمە جارێ دەبی مناڵەکەمان لە قوتابخانەی سەرەتایی دابنەوە سەرەتاییەکەمان تێنەپەڕانەوە لە جلوبەرگی کوردیە بۆ شێوازی کە باسێکی ئەگەرمانوێ ببینە خاوەنی براندێکی جلوبەرگی کوردی بەڵێ تێمان پەڕاندووە بەس لە قوتابخانە قەیدمان نەکردیە ئەنی بە تەواوەتی ئێمە شتەکەمان جێبەجێ نەکردووە خوێندەواریەکەی باشە بەڵام لە قوتابخانە قەید نەکرایە زۆر باشە ئەو فەرقە ئەوە مەسەلەن برین
یەکێک سەقافەتێک و زیرەکاتێکی زۆر باشی هەیە شەهادەی هەیە یان نییە. باشە کەواتە بەرگدرویەکی ئێستا بەرگدرویەکی جلوبەرگی پیاوان گوێی لە ئێمەیە یان بەرگدرویەکی جلوبەرگی خانمان گوێی لە ئێمەیە کە بەرگدروی جلی کوردیە چۆن دەست پێ بکات ئەم قۆناغە سەرەتاییە ئەو قەیدکردنەی کە باسێکی چۆن قەیدی بکاتە بگاتە ئەو کۆلیژەی کە باسمان کرد. بەڵێ بەڕای من بە تەسەووڕی من هەندێک ڕێسا هەیە کە هەموو وڵاتانی ئەوروپا و وڵاتانی جیهان لەسەری ڕۆیشتینە توانیتیان بڕان دروست بکەن. بەڕای من بە تەسەووڕی من ئەمن فترێکی زۆرە لە دوو ئەو مۆزوعایمە کە دەمەوێتن شتێکی وا بکەم کە جلوبەرجی کوردی یاخود جلوبەرجی بیانی ئەوروپی بڕاندەکەی لە کوردستان بی بڕاندەکەی ئی کوردستان بی ئەمە پێویستی بە چەند بوون و یەکخەرێک هەیە مەسەلەن چەند بەرگدروێکی کوردستان لە هەولێر لە سلەیمانی لە دهۆک لە هەڵەبجە ئابووریەکەیان یەک بخرێ ئابووری ئەو چەند بەرگدرووە یەک بخرێ کەواتەمە کاری ژووری بازرگانیەکە بێ ئەم کارە بەڵێ تەبعاً یەک بخرێ کە یەک خران ئەمانە یەک خران ئابووریەکەیان یەک خرا فکرەکەیان یەک خرا لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێم پاڵپشتیان بی لەو کاتە ئەوانە دەتانن بڕاندێک دروست بکەن کە ببتە لۆگۆیەک بۆ کوردستان. ئێستا بۆ نمونە زۆر وڵات هەیە هەندێک لۆگۆ هەیە ئەگەر غەدرت لەو لۆگۆیە کرد وەکوەیە ئەتوو غەدرت لە ئاڵاکەی کردیە ئەو لۆگۆیە ناسنامەی وڵاتەکەیە ئەو بڕاندە ناسنامەی وڵاتەکەیە ئێمە دەبی وەکو باسم کرد لەو هەنگاوەدا دەست پێ بکەین و ئینتاج هەبی ئەگەر بێت و ئێمە چەند پارچەیەک بڕاندمان هەبیتن بڕاندەکە ناناسرێ بەڵام ئەگەر ئینتاجێکی تەواوی هەبیتن ئینتاجێکی زۆری هەبی و ئینتاجەکەش حیمایی هەبیتن بۆ نمونە مەسەلەن کە ئەگەر بێت و سەرکەوت بڕاندەکە لە وڵاتێکی وەکو چین بە هەمان بڕاند تەبع نەکرێتن بێتە ناو بازار نەناسرێتەوە ئیشەکانی لێ تێکەربی لێت تێک بچی بزانی چێهان بڕاندەکەیە و چێهان کۆلێکشنە ئەسلیەکەیە. زۆر باشە ئاماژەت بەوە کردوتت هەندێک قماشەیە لەوەی کە زۆر لە کۆگاکان ماوەتەوە دوای 4 ساڵ یاخود دوای چەندین ساڵ ئەنجایەتە ئێرە و ئەفرۆشرێت یاخود ئەگەر قاتەکەش بێت بەڵام منێکی کڕیار کاتێک کە ئەچم منە و قماشە ئەکرم یاخود ئەو قاتە ئەکرم من بەچیا بزانم کەمە ماوەیەکی زۆر لە کۆگایان ماوەتەوە تازە هاتووە لێرە ئەیفرۆشنەوە بە ئێمەی کڕیار من چۆن بیناسمەوە ئەما وەکو لە بۆم باس کردی چۆن مەسەلەن ئێستا جەنابتان دەزانن ئەگەر یەکێکتان بین دەرێن ئەوە چینیە یاخود دەرن ئەوە فۆتۆگرافی شکلەکەی ئەمە مەسەلەن برێن کێشوەری ئەفریقیە دەناسرێتەوە بەڕاستی ئەگەر بێت و سەقافەتێکی تەواو ئاماژە پێ بکرێتن وەکو ڕاگەیاندن وەکو ناسین خەڵک ئاشنای ئەو مۆزوع ئادەبیتن بەڕاستی هەرکە سەیری قوماشەکەی کرد سەیری کوالیتیەکەی کرد هەز بە ئەکسپایریەکەی دەکاتن بۆ نمونە زۆر کابان هەیە کە چای بە شیوەکەی کە و دەزانین تێک چووە هەر بە سیرکردنی ئازانێک بەس بە سیرکردنی دەزانی بەس بە بۆنکردنی دەزانی دەرێ ئەو چێشتە طەبیعی نییە بەس بۆنی بکاتن ئەوە لە بەروەیە زۆر لە ناو چێشت بووە یعنی بەڕاستی شارەزاییەکی تەواوی لێ دروست کردیە قوماشیش پێویستی بە تۆزێک شارەزایی باش هەیە و ئومێدەوارم یعنی خەڵک ئەو شارەزاییە بە باشی تا ئێستا و هۆشداری لەوانەیە نەگەشت بێتە ناو تاکەکانی ئێمە بەپێی پێویست بەپێی پێویست ئەوە دەگەڕێتەوە سەر ڕاگەیاندنەکان لە بەروەی ئێستا ڕاگەیاندن ناو ماڵی هەموو کەسێکە
ئەگەر بتەوێ ئاماژە بە شتێک بکەی یاخود بتەوێتن شتێک بکەی کە خەڵک سوودی لێ بگری لێ ببینی تەنها و تەنها ڕێگای ڕاگەیاندنە. بەڵێ کاک ماوەت و کۆتا پرسیارم بۆ بەڕێزێت ئێستا هەنێک گۆڕانکاری لە جلوبەرگی بە تایبەت کوردیە ئابینین ئەمە هەندێک لە بەرگ درۆکان ناوێن ناوە ئەو دیزایانی کە لە سەرەتایە باسمان کرد ئەمە دیزاینە ئەمە گۆڕانکاریە لە جلوبەرگە کوردیەکە یان شێواندنە لە جلوبەرگی ئەسڵی کوردیە. بەڵێ ئەوە شێواندنە ئەوە شێواندنە لەبەر ئەوەی ئێمە دەبی نزبە وەربگرین هەر کاتێک کە تۆ مۆدیلێکی جلی کوردی مەسەڵەن بۆ نمونە کورتە کوشەروار ئەبینی ئەگەر خەڵکانێکی یەکجار زۆر ئەو مۆدیلەی پێقبول بوو پێجوان بوو جلکەکەی پۆشی ئەوە مۆدیلەکە سابتە دیزاینەکە سابتە بەڵام ئەگەر بێت و گۆڕانکاری تێدا کرد بۆ نمونە ڕەنجی داوەکەی گۆڕی یاخود قەپاغی پاکێتی باغەرەکانی گۆڕی یاخود شێوازی یاخەکەی گۆڕی پێی وابوو ئەوە دیزاینە نانەخێرەوە دیزاین نییە ئەوە شێواندنە دیزاین وەکو لە بۆم باس کردی دیزاین شتێکی گەورەترە دیزاین شتێکی گەورەترە ئەوە وەکو بڵێن دەستکاریە با ناوی بنین بە دەستکاری دیزاین نەک دیزاین شتێکی سابتە جلی کوردی چەند دیزاینێکی هەیە تقریبا 10 دیزاینە ئەوانەیە کە لە لایمە هەیە هەر لە ڕانک و چۆغەر ئەوجا ڕانک و چۆغەری شاڵ ئەوجا مراتخانی ئەوجا ستارخانی ئەوجا مەحمودی ئەوجا کراسی ئەوجا کورتەک و شەروال بە 2-3 مۆدیلی هەیە طبعاً بە مەهاباتی ڕۆژهەڵاتی پێدەرێن و بە سولەیمانی و طبعاً لە لای هەولێرێژ مۆدیلێکی دیکەی تایبەتی خاسەیە. باش ئەمە ئەوەی کە دیاری کراوە بەڵام ئێستا هەندێکە ناوی کەسایەتیەکانی لێنراوە و ئەو ڕنگ و چۆغەیە با بڵین کە بەڕێزت باس کرد بەڵام ناوی کەسایەتێکی لێنراوە ئەڵێ ئەمە فڵان کەسایەتی لەبەری کردووە ئیتر بێ بەهی ئەو کەسە ئەو بۆ بازاری کردنە ئەوە بە بازاری کردنە لە بۆ ئەوەی کە دەڵێتن فرانکەس لەبەری کردیا ئەتوش لەبەرکە لا ئەکسەر ولا عقل وەکو عەرەب دەرێت. زۆر سپاس بە ئامادەبوونە. سپاس بۆ تۆ، زۆر خۆشحاڵ بووین. زۆر سپاس.